بە مەبەستی پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە نێوان تاکەکانی کۆمەڵگادا ناو بەناو لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەشێک لە گوندنشینان و سەرۆک عەشیرەت و بنەماڵە ناودارەکان لەسەر یەک سفرە کۆ دەبنەوە، ئەویش بە مەبەستی پتەوکردنی خزمایەتی و هێشتنەوەی کللتوری تایبەت بە خۆیان کە بەتەمەنەکان بەردەوامی پێدەدەن و گەنجانیش بە گرنگی دەزانن. ئەمجارەش نەوەکانی میری سۆران لە گوندی بادلیان ئاوێتەی کللتوری کۆنی باو باپیرانیان بوونەوە و ڤیستیڤاڵێکیان ساز کرد. ئێمە وەکو نەوەکانی مستەفا بەجی بادلی کە دەکاتە نەوەی ئەحمەد بەجی برای پاشای گەورەی ڕواندز پاشای کۆرە و لە هەمان کاتژدا دەبیتە کوڕی فاتمەخانی کچی ڕسوو پاشا کامیش بە هەمان شێوە برای پاشای گەورەیە و دوایین پاشای میرنشینی سۆرانە. ئێمە لێرە لەو گربوونەوەیە هەموو خزم و هەموو دۆست و هەموو بن ئامۆژاکانمان کۆبوونەوە لەگەر ئەوەی زۆرینەی براگۆرەکانی دەڤەری سۆرانیشمان بانگێش کردوونە بۆ ئەوەی پەیوەندی کۆمەڵایەت و ناسراوەتی و محەبەت و خۆشەویستی لە نێوانمان زیاتر بێ. لەو ڕوانگەشەوە دەتوانم برێم بوونی ئەم زۆرە دیدار و ئەم کۆبوونەوە کۆمەڵایەتیانەوە هاندانێکە بێ بۆ کۆمەلگا بۆ پاکردنەوەی لە ڕقوکینە و کێشە و تاوانە کۆمەڵایەتیەکان لە سەرجەم ڕۆکانیەوە. هەرچەندە بۆ بەساڵاتچوان و بەتەمەنەکان ئەم کارە زۆر نامۆنیە، بەڵام گەنجان و هاکارێک بە گرنگ دەزان و ئەویش زیاتر بۆ پتەوکردنی پەیوەندی خزمایەتی و هێشتنەوەی ئەو پەیوەندیانەیە وەک خۆیان. بە تایبەتی لە ئێستا بەهۆی تەکنەلۆژیاوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەرەو کزی و لاوازی دەچن. بەڵێ ئەم کۆڕ و کۆبوونەوانە هۆکارێکی سەرەکین بۆ ئەوەی کەوانەوەی نوێ ئاشنا بێت بە کەلتور و بە باب و باپیر و بە مێژوو بە شوناسی خۆی. بێگومان بەهۆی تەکنۆلۆژیا بەڕاستی لەبەر ئەوەی کە تەکنۆلۆژیا هۆکارێکی زۆر گرنگە بۆ ئەوەی ئەمە تەواو یەکتر پێ بناسینەوە، بەڵام تەکنۆلۆژیا وا بەکارهاتوە بە شێوەیەکی هەڵات وای کردووەکەوە ببێتە هۆی کەمکردنەوەی و کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان. ئەمڕۆ ئەم کۆبوونەوەی خۆت ئەم نیۆڕۆخوانمان کردووە بۆ گشت خزم و دۆستەکانمان کەوا نەوەکانی مستەفا بەجی سۆران بۆ ئەو نیۆڕۆخوانە هەموو دۆستەکانمان کۆ کردوتەوە بۆ یەکتر ئاشنابوون بە یەکتری دووبارە یەکتر بینینەوە، دووبارە نوێکردنەوەی خزمەتی و دۆستایەتی و کۆمەڵایەتی. پتەوبوونی کایە کۆمەڵایەتیەکان لەم کاتەدا ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە کە هەمیشە ئاینی پیرۆزی ئیسلام تاوەکو ئێستاش لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا ڕۆڵ و کاریگەری خۆی ماوە و بۆ کۆمەڵگەیەکی تەندروست و تەباهانمان دەدات. هەمیشە برا و پێکەوە تەبابین. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی بادلیان.